زۆر هەیە فەقیر بەخوا جەژن و جەژن ناتوانێت هەندێک ئەشیا بکرێ یعنی شتەکان زۆر گران بووە لە ڕادە بەدەر بووە معاشەکەش بۆ خۆتان دەزان هەمووی کەمە چەند وەک ساڵە هین ڕاگیراوە بەرزکردەوەی موچە ڕاگیراوە یعنی ئەو معاشە لە شوێنی خۆی ڕاوەستاوە زیاد ناکات اینجا نازانین کابرا ئەو پارەی بە چی بدە بەکرێ خانووی بدا بە کارەبا بە ئاو بن ڕۆژانەی منداڵ تەلەبەی کولێ دەخوێنێ نازانێت ینی چۆنی بەشی بکات بەشی ناکات تووشی قەرز دەبێت ینی شتێک حەزی لێە ناتوانێت بیکرێت کرانە وڵی بەس شخصیە دەنا خۆی شت هەمووی زۆرە بۆ لێ دەوڵەتان گران نییە پارەکەمان پارێ جارانە خۆ هەر دۆلار تۆزە گران بووە بەس شتەکان خۆ گران نەبووە هەمووی هەیە بەس کاکە چەند دەست دەکات لەو کۆمپانیا بۆ کۆمپانیا لەو کۆمپانیا بۆ کۆمپانیا هەر یەکە و سعر و زیادەی خۆی دەخاتە سەرێ لەسەر خەڵک گران دەبێت وەڵای گوزەرانی خەڵک زۆر خراپە باش نییە یان لەوە خراپتر نابێت بە تایبەتی لەم زورفەیدا کابرا کە نەتوانێت مەعیشەتی خۆی بەڕێوە بەرێت چی بکات هەمووی سەری هەڵدەگرێەوە چێ بۆ هەندەران ینی کابرا وەڵام 50 ساڵش عمری 6 ساڵە دەڕوە هەر گەنج ناڕوە ئەکسەرێتی خەڵک ئەو نیازەی هەیە کە بڕوا ئێرە بەجێبێڵێت تا ئەشای کە زۆر زەرور بێ بە خەڵک ئەوان گرانی دەکەن ناچاریشە خەڵک بکرێت کە جەژنە کشپیش نەکرێ قەیسی نەکرێ برنجە دەوێ بیکرێ ینی شتەکانی کە هەمووی دەوێ بکرێت ناچارە لە جەژندا بە قەرز دەیکرێت شتی خۆماڵی خۆمان کەمە ینی کەم دێتە ناو بازارەکەمانەوە لە باخەکانماندا لە دەشتەکانماندا زۆرم بەڵام کەم دێنە ناو بازارەوە بە حکمی ئەوەی حکوومەتەکەمان بەرپرسەکانمان چەند بەرپرسەکەن شتێکی ناپاکیانێ و بەشدارن لە سەر مەرزەکان و لە هێنانی هاوردەکردنی شتە گرانباکان کە لێرە بەسەرەمەیدا تەوزیع دەکەنەوە کاری سەرەکانی گرانبوونی کاڵاکان دەگەڕێتەوە سەر گرانبوونی نەوت و بنزین باج و دەرامەتی بێسوودی گومرک کە وەردەگیرێ ینی بێدەرەجە وەردەگیرێ ئەجا دەشگەڕێتەوە سەرەوەی کە سەرۆکی هەرێم و جێگری سەرۆکی هەرێم دانیشتێکی دەکەن بە پێکەنی ناوی لە کاتێکدا من دڵم پڕە پێ دەکەن.